کاتێک قەیرانە سیاسیەکان قوڵ دەبنەوە سێبەری ناکۆچەکانی نێوان بەغدا و هەولێر بەر لە هەر شوێنێک یەکسەر بەسەر شەقامەکانی کەرکووکدا دەردەکەون. بۆ هاوڵاتیانی کەرکووک لە دوای ساڵی 2023ەوە لە هەمان چیرۆکی دووبارە دەژێنەوە، شارێک کە هەمیشە بۆتە یەکەم باجدەری ململانێ سیاسیەکان. لێرە لە پشت ئامێری دوورمانەکەیەوە عەبدوڵڵا بیرروهۆشی لای ئەوەیە کە شارەکەی سەقامگیری ئاسایشی و ئابووری بەخۆی ببینێت و خزمەت گوزاری پێشکەش بکرێت، هەروە کار و کەسابەت وەک جاری جارانی لێبێتەوە. منەوە چەند ساڵە دوکانم هەیە، بین ئەقلیم و بەنیمە کەرزەکە باش نەبێت، سەیرەکەی بازارش نابێت، کێشە دوورسە بێت بۆ ئەوەی کەوا ئەم ڕاتبەتە ئەخیرێک لێمانە زۆر تاسیری سەر بازاری هەیە. ئەمە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە، ئەو ناوەندەی کە دەبێت بڕیار لەسەر داهاتوو خزمەت گوزاریەکانی شارەکە بدات. بەڵام ئەم پەرلەمانە بچووکەش بێ بەش نەبووە لە شەپۆلی ململانیەی نەتەوەیی و سیاسیەکان، تا ئەو ئاستەی چەندین جار کۆبوونەوەکانی پەکیان کەوتووە و کارگێڕی شارەکەیان ڕوبەڕووی چەقبەستووی کردوێتەوە. هەر کاتێ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان تۆکمە بێ لەبار بێ ژینگەیەکی باش دروست بکرێ، لێک تێگەیشتن هەوێ لە نێوان هەردوولا بەدڵنیاییەوە کێشەکان لەسەر ئاستی کەرکووک و هەرێمی کوردستان بەرەو باشێچێ. کەرکووک بەو سامانە سروشتی و جوگرافیا تایبەتەی هەیەی هەمیشە لە ناوەندی هاوکێشە ئەڵۆزەکاندایە. لە ناو ئەنجومەنی پارێزگادا نوێنەرانی بەرەی عەرەبیش هاوڕان لەسەر ئەوەی بەبێ ڕێکەوتنی سیاسی قورسە شارەکە ڕووی ئارامی ئابووری و سەقامگیری بەخۆی ببینێت. بێگومان هەر باشبوونێک لە پەیوەندیەکانی نێوان حکوومەتی مەرکەزی و هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئەلێنی ڕەنگ دەداتەوە لەسەر پارێزگای کەرکووک، جا چ لە ڕووی خزمەتگوزاریەوە بێت یاخود ئابووری. بەدڵنیاییشەوە هەر گرژێک لە پەیوەندیەکانیان هەبێت کاریگەری نەرێنی دەبێت لەسەر پارێزگاکە و لەسەر ئیدارەکەی بە شێواز و سروشتی خۆی. ئەگەرچی لە ئێستادا ئاسایشی کەرکووک تا ڕادێک جێگیرە، بەڵام هاوڵاتیان بە ترسی پەڕینەوە بەرەو ناڕوونی دەژین. نیگەرانی ئەوەیان هەیە تەقینەوەی هەر ناکۆکێکی نوێ شارەکەیان بگەڕێنەوە بۆ سەردەما تەمومژاویەکەی ڕابردوو. داواکاری کۆتایی خەڵک لێرە ڕوونە، کەرکووک لە هاوکێشە و ناکۆکێ سیاسیەکان دەربهێنرێت و بکرێتە مەیدانی خزمەتکردن نەک ململانێ. دیار جەمال دەنگی ئەمریکا، کەرکووک.